مامۆستا ئەگەر پرسیارێک بکەین دەربارەی مێژووی جەروانە چەند ساڵی خایاندووە تا دروست کراوە؟ هەر بە پێی ئەو نووسینانەی کە لەسەر بەردەکان نووسراوە نزیکەی ساڵێک و 3 مانگی خایاندووە تا ئێران دروست کردووە. ساڵێک و 3 مانگ خایاندووە تا ئێران دروست کردووە. ئەو بەردانەش بڵێن لە ناوچەیەکی تر؟ ئەو بەردانە لە هەروەکو نازم باسی کرد لە خنس و هێنراوەتە ئێرە. بەردەکان قەبارەی جیاوازیان هەیە لە 250 کیلۆ دەست پێ دەکات تا 500 کیلۆ. هەندێکیان هەیە 30 بە 60، هەندێکیان هەیە 40 بە 80. هەروەکو باسی کرد لەوێش بە ڕێگەی کەڵک وەکو بەڵەم وابووە لەبەرەوەی ئەو کاتە ئاوەکە زۆر لێژ بووە بە ئاو بەریانداوەتەوە لێ هەتا هاتووە ئێرە و لێرەش لە سەرێکیان داناوە. بەڵێ دەتوانین بزانین چەند دەرگای هەیە؟ ئێرە نزیکەی 13 دەرگای هەیە، تەنیا پاشماوە یەک دەرگامەوە ئەو دەرگایە. ئێرە کەواتە لە کۆی 13 دەرگا تەنیا پاشماوە یەک دەرگامەوە بە تەنها یەک دەرگا لە بەردەستە. کەی دۆزراوەتەوە جەروانە؟ ئێرە بۆ یەکەم جار لە ساڵی 1845 لەلایەن زانایی بەناوبانگی بەریتانی هێنری لایارد دۆزراوەتەوە. دواتر لێکۆڵینەوەیەکی زانستی لە ساڵی 1935 لەلایەن زانکۆی شیکاگۆی ئەمریکی تێدا کراوە. تایبەت بە جەروانە؟ تایبەت بە جەروانە. بەڵێ بەڵێ. درێژی و پانی یان بڵێن مەساحەی جەروانە چەندە؟ ئەم قەنتەرەیە دریژیەکەی 300 مەترە، پانیەکەی 22 مەترە، بەرزیەکەی 9 مەترە. بەڵام بە پێی ئەو نووسینانەی کە لەسەری بێتن زۆر لەوە زیاترە گەوریەکەی. لێرە بە تەنها ئەوەندە شوێنەوارە دۆزراوەتەوە یان شتی تریش هەبوو، پاشماوەی تریش هەبوو مێژوو بڵێن ئاماژەی پێ بکا بڵێ فلان قۆناغی سەردەمی ئاشووریە یان سەردەمی سەنحاری بە جگە لە جەروانە؟ باسی ئێرەی قەنتەرە هیچ شوێنەوارێکی تر هەیە کە باسی ئێرە کرد بێتن؟ نا هەر ئەو نووسینانەی کە لەسەر ئێرە باسی ئێرە کردووە پاشا سەنحاری باسی کارەکانی خۆی کردووە و خاڵێکی تر زۆر گرنگ ئەوەیە کە پاشا سەنحاری لە نووسینەکانی سەر ئێرە باس لەو دەکات کە ئەمەی وەکو خزمەتێک بۆ خواوەندی ئاشووریەکان دروست کردووە. معنە پر کوردین بینی پر ئەنگلیزی بینی ئەکوەدوکت یعنی نە پەرەکەوە دەربۆزبینەوە دەبیژین یا پیادە بووە بەڵێ ئەوەیە دەربۆزبین و ئەوە بیە لازم مستەوەیەکی هەبیتن یعنی نەپشێوەیەکی لێژ و ئەوەکە خۆی نەگریتن یعنی هەم وەکو شوێنێکی گەشتیاری ینی ئەو سەردەمە وەک شوێنێکی جوان لێ بێتن هەم ئەوەکە بەکو بڵێ بڵێ ڕحەتی و نەرمی ئەوەکە دەرباز بیتە ڕێخی دیکە ئەلبەر هەندێک زۆر لێژ نییە و ڕاستەش هەم چونکی بوو دەربازبین و ئەوە بیە. ئەگەر ببینین بەردەکان پەرد بوونە ئەوە بڵێن بە درێژایی مێژوو لەگەڵ باوباران و لافا و ئەو شتانە بەردەکانی پەرد کردووە یاوە خۆت بڵێن خەڵک دەستکاری کردو بەردەکانی لە شوێنی خۆی گواستوتەوە؟ بەێ ئەبخۆ ئەگەرم بین سەحکەینێ ئەفجها گەلک سەردەمێت کەڤندۆ ئۆڤەدۆنی و الڤجهای هەبیە خەلکە وەکی بژ نازانینە خەلکە بیە ئەم وەکە ئەم بەحەسکەن بەری تقریبا زیاتر 100 ساڵە بیە هۆشیۆریە خەلکە زۆر نەبیە بۆ شینوەرە هەندێک بەرینون هاتیینە بکارینۆن هەندێکتوان هاتیینە برن بەس الڤێگۆڤێدا جهەکەی پاراستیە و هاتیینە پەرجانکردن و کامیرین چاودێریە و یعنی دەبێژین جهێن پاسەوانە هەمی شێوەیەکی سیستەم یە سەردەم یهاتێ کۆنتترۆلکردن. هەروەکو باست کرد شوێنەکە کۆنتترۆل کراوە بەڵام زیاتر چاوەکان لەسەر بەردەکانە شوێنەواری تر هەبووە لێرە دۆزرابێتەوە یان باسکرابێت گۆڕستان کۆشک ماڵخان و یان نووسینی تر وەکی من ئەم بێژین هەلکولی ناوە نەکردن ئێک هەلکولینی هاتێکردن ساڵ 1932 دا بێ بەس نە هەلکولینەکە و گەڵەکە پێشکەفتی بیە و گەڵەکە زانستی بیە و پشێوەیەکی گشتی بەحەسکەن و سەردەم بۆرە پتری بیە بەس بۆ پۆرستنەوە جهە بیە یعنی جهەکە بەس وەکە عارز ببیتن بەێ بس يعني احتمال يعني بيتنا الأويندا ده أم هالكلنا بكين بيت جلك تشتدي دار كوني جانب تبع عسكري.